يا ربي هلا خوشي دابن اخوا بخير با لنا وقت زناب درا دەست پێ بکەین لە دوورە ئاجادی گوتی چێخوا بەڵێ ئەیوەیە نازناوەکەم هەوە نازاو چێخوایە ئەوجە بالەوە دەست بکەین ئێرە گوندی ئەنگۆس بەڵێ قەدیم چی هەبوو چێخوای هەبوو ئاغای هەبوو وەڵی کوێخای هەبوو موختاری هەبوو میرو نەبوو میر مارە ئەنوەر بەگی میر بوو ئێرەش موختاری ئێستا مەسەڵەن لە دەشتی بابرن قەلا جوکەندێنەوە و دەشتە و لێرە هەر گوندەك ئاغا چی هەبووە بەڵێ ئەو گوندی بابرن گوندی ئەومەتقە بە تابەتی ئەنگۆس چی هەبوو چێخوای هەبوو براگەورەی هەبوو وەڵا برا گەورەی برین لە گوندی هەبوون موختاری هەبوو برین وەکی دیکەس ڕئیس حاشیرەت مارە ئەنوەر بەگی بوو ئەو سڵاو و ڕێز و احترامیان هەیە کەسایەتی بەخێر بێت باش و خزم دۆستم لێرە لە ئەنگۆزێ ئیشکای ڕۆژانتان چێ بەسخەریکە بخوای جا هەیە محاشخۆرە و چەکدارە و دەوامی هەیە و هەیە ماراتی ڕاگری حیوان و مانگاوشتیوە ئەنگۆزێک لەو گوندانەیە تا ئێستا تقریبان کودرێ سروشتی گونداتی خۆی لە دەست نەدایە هەر شێوەی خانیەکان و شێوەی هەڵکەوتوی هەروەکو خۆی هەروە گوندە گوندەشی جوانە ئارێ وەڵا بوونی ڕەز و باغ و چێر و ئەوانە هەروەکی خۆی دەستوری قەدیمەت ئەوچ خۆتی ئارێ وەڵا لێرە ستان هەیە مەکتەب خەستەخانە وەڵی بەس مەکتەبمان هەیە مەکتەبتان هەیە خەستەخانە شتمان نییە حیبینی ئەو شەوی هەر باشە کارە باش و هەیە کارە باشمان هەیە ئاویشتان ئاوەکانی ئاویشن وەڵا مەشروع عەدێ ئەمە چوونە سەر چاوی ئاوەکەتان ئاوەکی سازگار و خۆشتان خۆش ئارێ وەڵا چ تێ باخچە ڕاست وەڵی باخچە و شتمان هەیە هەموو شتێکی تێە بەس هێشتا پێڕانەگەیە وێڕانەگەی هێشتا عیبینە سەرکەوتوو بن ئینشاءڵڵا مارتان هەمیشە ئاوادان بی و گوندەکەتان هەروها ڕەنجیم بێت خوا بەخێرێ زۆر